سنوور بێگومانە مژارێک گرنگ یعنی مەسلەی حیجابی ئیرانێک و دەبێ ساڵا دەرباس بووی دە لە سەربەیەکە گەلک خۆ پێشاندان لە ئیرانێژی چێبوو تایبەتیژی لە ینی لە دوای شۆڕشی ژینامینی دەکرێت بڵێن کە کۆمەڵێک یاسای تونتر بۆ بەرەنگاربوونەوەی ژنانی بێ حیجاب لە ئێران هاتۆ تاراوە بۆ چووە بووە ئەم دەرباسی بەلچیکا ببن لەیلا قاسم و چالاکوان ji Brüksel paytexta Belçikayê mêvanameye silav bûte Leyla Xan birêz Leyla Qasim û niha destpêkê de dixwazim bizanibim ev yasa derkeftiye gelo nêzîgahî jinan rêxistinên sivîl demokratîk siyasî li Îranê hemberî vê yasayê çawan e بنەرانی بەڕێزی ئێوە بەدڵنیایەکی وایە بە تایبەتی دوای شۆڕشی ژینە حکوومەت بەرەکی زۆر ڕادیکاڵی گرتۆ بەرەو ژنان ئەو جۆرەی کە لە یاسایەکانیش دەبینین و ئەو سزانی کە دانراون کە بسەپێن بەسەر کۆمەڵگاکە دەتوانێت بەدڵنیاییەوە ناتوانێت چارەسەری ئەو کێشانە بێت کە لە نێو خودی ئێرانەوە هەیە ئەو یاسایانە بەدڵنیاییەوە کە علاوە بەرەوەی کە ناتوانێت ئەو کێشانە سەرەتایی کە خواستی ژنان بۆ حزور لە کۆمەڵگا و بە تایبەت هەڵبژاردننی هەموو جۆرە ئازادیەک بێتن بەڕای خۆیان واردبوون لە کۆمەڵگا و لەلایەکی هەڵبژاردننی ئازادی خۆیان بێتن بە پێچەوانەیە یعنی زۆرتر تونتری کردووە ئێمە بیشمان نەچێت کە بە هەر حاڵ کۆمەڵگای ئێران قۆناغەکان لە دوا قۆناغەکانی تۆتالیری خۆی بە سیستمێکی پاڵانخوازی دەهەوێت ئەو ژنانە بە تەواوی کۆنتڕۆڵ بکات ئەمە ئەو چارەسەریانەی کە لە کۆماری لە ئێراندا هەیە ئەو خەڵکەی توش کردو بەهۆی سیستمی حکوومەتی خۆیەتی هەروەکو برسیاتی هەژاری بێکاری ئەمە قۆناغایەکن کە بە داسەپاندنی ئەم یاسانە بەسەر ژنان بە دڵنیایە و چارەسەر ناکرێت. بەڵێ لەیلا خان ئەم یاسایە کە بەو شێوەیە تند بێ ینی بەو شێوەیە بەرەنگاری ژنانی بێ حیجاب ببێتەوە خۆتان دەزانن کە خواست لەسەر لابردنی حیجاب و سەرپۆش لە ئێران زۆر زیادی کردووە. پێتان وایە یاساکە لەلایەن ژنان لەلایەن چالاکانی کۆمەڵگەی مەدەنی لەلایەن سیاسیەکانی ئێرانەوە قبول دەکرێت؟ بەدڵنیاییەوە نا ئەو جۆرەی کە من دەمخێندەوەش ئەوە جۆرێک ڕاگەیاندنی شەڕەکە بەرەو حکوومەت ڕاگەیاندنی شەڕی حکوومەت بەرەو بۆ کەسانێک بە تایبەتی بەشێک لە کۆمەڵگای ئێران و خۆڕۆشەڵات کە خوڵقینەری شۆڕشی ژینجیان ئازادی بوو شۆڕشی ژیناوە بەهۆی ئەوە من وا دەزانمەوە کو دینامیسمێکی چاودەکرێتن بۆ کۆنتڕۆڵکردنی کۆمەڵگا و هەروە تۆڵەستاندن لە کۆمەلگایەکی کە خوولقینەر بوون بۆ ئەو شۆڕژە سیستمەکە بۆ کردکردنەوە و کۆنتڕۆڵی جامعە تەواوی سیستمێکی پاوانخواز و تۆتالیتێر وەکو ڕژیمی جمهوری بەو باوڕەیە کە ئەگەر بتوانێت ژنانی ئێران کۆنتڕۆڵ بکات نیوەی کۆمەلگان کە ژنان دەتوانێت تەواوی کۆمەلگا کۆنتڕۆڵ بکات بۆیە هەر ئەو سیستمە و حاڵەتێکی کە ئاماژەم پێ کرد دەتوانێت کۆنتڕۆڵی ژنانی بەسەر بێت و هەر تۆڵەستاندنەی لە شۆڕشی ژنجیان ئازاد. لەیلا خانیانێ تژیانی زمانیانێ پشتی خۆپێشاندانین و پشتی جانج دەستانە ژینا ئەمینی دەست پێکردن یعنی مەدید بە گەلک ڤیدیۆیان و گەلک دیمەنان و ژیرانێ دەرکەفتن یعنی زێدەباری ژنان لە ئیرانێ حیجاب نەدەدانین یعنی بە vê yasayê gelo ew arîşên aloziyên problemên komelgahî zêdetir nabin. بەدڵنیایەوە زیاتر دەبێت من دەڵێم ئەوانەی کە هیندە جوورێک ئەگەر چاو لە یاسا بکەین ئەوەندە ڕادیکاڵ نووسراوە کاری لەسەر کراوە وەکوەیە ئەو حکوومەتە دژ بە دوژمنی خۆی دەیهەوێت کار بکات واتایە جوداکردنەوەی ژنان لە کۆمەڵگا بە هەر شێوەیەکیوە
دەیهەبێتن ئەوەی داسەپێنێت کە ئەگەر من ژنان لە کۆنتترۆل بگرێ جودای کەمەوە لە باری دەرمانەوە خوێندنەوەەوە جوورێک لە تەواوی کۆمەڵگای دابەزاندۆ بە دڵنیایەوە ئازادیانە لەو ژنانە گرتراوە بەس یعنی چارەسەری کە بە دڵنیاییەوە ناکات و ئەوەش سابت دەکات کە شۆڕشی ژینە هەڤێنی گۆڕانکاریەکی زۆر قوڵی کۆمەڵایەتی و فەرهەنگی لە نێو ئێران بووە کاوە حەستێکی خەتەر بۆ حکوومەتی ڕژیمی ئێرانە و بەس بۆ ترساندن و کردکردنی بدڵنیایەوە دێتن ترسی ئەمنیکردنی یاسایەکی زۆر کۆمەلگایەکی مەدەنی و سزادانی زیندان و بەو کورسایەتیە بە جۆرێک دەیهەبێت بەر لە شۆڕشێکی تری گەورە بە گۆڕانکاری گەورە لەلایەن خەڵکی ئێرانەوە وەکو نمونە شۆڕشی ژینە پێشی لێ بگرێت و ترسێکی یەکجار زۆریش لە نێو زامەکە دابنێتن کە ئەو خەڵکە پاشەکشە بکەن و نەتوانن ناڕزاتی خۆیان دەربڕن سەبارەت بە بارودۆخەکەی ناخۆشی کۆمەڵگایی. زۆر باشە لەیلا خان، ئەم یاسایە ینی بەتایبەت لە دوای شۆڕشی ژن ژیان ئازادی لە ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان ینی جیاوازی چییە لەگەڵ ئەو یاسایانەی کە پێشتر هەبوون بۆ سەپاندنی حیجاب بە زۆرە ملێ؟ ینی ئەمەش خۆ سزای جۆرا و جۆری تێدایە، جیاوازیەکە چییە؟ ئەگەر سرنجی بدەین بەو یاسایە و سزانە کە دانراوە بە جۆرێکی زۆر ڕادیکاڵ لەسەری کار کراوە دووجەمسەریەکی لە کۆمەڵگا بەوجود هێناوە. یعنی جوداکردنەوەی ژن و پرسی ژن لە کۆمەڵگا یعنی کە دەستی لە خوێندنەوە بگرن لە کادری دەرمانەوە دەستی لێ بگرنەوە واتە ژن وەکو کۆمەڵگایەک نابینێت چیت کە خەڵکی ئەم کۆمەڵگایەنی شارومەندی ئەم کۆمەڵگایانین بەکو دوژمن چاوی لێ دەکات کە بەخۆی ئەو ئیزنە بدەت هەر یاسایەتیان بەسەردا بێنێت و بە باوەڕیشن کە دوای شۆڕشی ژینە ئەو ترسێکی زۆر گەورە لە باوەڕی ڕژیم داهاتووە ئەو 40 ساڵ تۆتالیکە و تەمامیەت خاهێل کە دانابوو ژنان بە هێوای منە لانتەوەی دەکەم بە هێوای شۆڕشی ژینەوە نەیەکی گەوریان باو ڕژیمە کوتووە دەهەوێت دووبارە بەر لەوانە بگرێتەوە هەر وەکو کوتم کۆمەڵگایەکی مردوو بە وجود بێنێتن کە ئەو خەڵکە نەتوانێت ئاستی نابەرەبەری و ناڕزاتی خۆیان دەرببڕن. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز لەیلا قاسملۆ چالاکوان لە برۆکسلەوە لەگەڵ ئێمە بووی. سپاس سپاس لەیلا خان.